گفتوگۆکە لەبارەیەوە بوو لەگەڵ کالیکلیس کە بۆچی ئێمە ئازارمان قبوڵە لەو کاتا کە لەشمان تووشی نەخۆشی دەبێت ئەی بۆچی ئازارمان قبوڵ نییە لەو کاتێک کە دەروونمان تووشی نەخۆشی دەبێت بە مانایەکی تر بۆچی ئێمە کە نەخۆش دەکەوین دەچینە بەردەم دکتۆرێک خۆمان دەچین بە پێی خۆمان دەچین تاوەکو ئەو دکتۆرە ئەو نەخۆشیە لە جسمان نادەربێنێ دەرێنانی ئەم نەخۆشیەش ئازارێکی زۆری هەیە یعنی وەکو سزایەک وایە چونکە چۆن وەکوتر تۆ بریندار دەکریت لەشت بریندار دەکرێت ئەگەر بێت و کەسێک لێکدا دکتۆرەکەش لەشت بریندار دەکات و شتانێکت پێدەدا ئەو شتانە ئەمووی ئێش و ئازارە بۆەوەی چی بۆەوەی نەخۆشیەکە لە جسمتا بێتە دەرێ یعنی بە مانایەکی تر زۆرێکە لە سزادان یعنی ئەمەوەکۆ وایە دکتۆرەکە سزاد بدا لەسەر ئەوەی کە ئەو دەرمانەت ئەو شتت خواردووە کە شتەکە توش نەخۆشی خستیت یعنی شتێک هەیە پێشتر بە شێوەیەکی پێشینە قەدەغە کراوە لە تۆ کە ئەو شتە بخۆی پێیان وتوی ئەگەر بیخۆی نەخۆش دەکەویت بەڵام تۆ ئارەزوەکانت وای لێ کردویت کە بیخۆیت کە خواردووتە نەخۆشیەکە چۆتە ناو جسم تو هاوسەنگی جسمتی تێکداوە تەبەن بۆ ئەوەی ئەو دکتۆرە بێت ئەو نەخۆشیەت دەربێنێ و هاوسەنگی بگەڕێنێتەوە بۆ لەش ئەمە ئازاردانی تایە ینی دەبێ ئەو جەستەیە ئازار بتێژێت تاوەکو ئەو نەخۆشیە لەو جەستەیە بێتە دەرێ ئەمە ئێمە پێی دەڵێن چی پێی دەڵێن چارەسەر پێی دەڵێن شیفا پێی دەڵێن چاکبوونەوە کۆمەڵە ناوی ئیجابیمان داوەتە پاڵ بەڵام بۆ ئەو ئەگەر ئەمە بە نسبەت جسمەوە پێی بوترێن نەخۆشی ئەوە بە نسبەت دەروونەوە کە زۆر حەساستر و کێشەدارترە لە جەستە و زۆر ئاڵۆسترە چونکە دەروون شتێکی زۆر شاراوەترە لە جسم و بۆ ئەوەی دەروونی ئینسانیش وەکو جەستەی نەخۆش دەکەوێت وەشتانێکەیە گەر بیکە وەکو نەخۆشیەک دەچێتە ناو دەرونی و ئەو هەم ئاهەنگیەی ئەو سازیەی لە دەرونیا هەیە هاوسەنگیە تێکی دەدا دەرونی دەخاتە ناو شێویەکی زۆرەوە طبعاً چۆن جەستە کە نەخۆش دەکەوێ ڕێگا هەیە بۆ فەرامۆشکردنی نەخۆشیەکە ینی نەخۆشیەکە خۆی جۆرێک لە ئازارت پێدەگەیەنێ چونکە ئازارەکە لە بەرەنجامی چییە و هاوسەنگی لە ناو جسما هەیە تێک دراوە و ڕێکخستنە تەبیعیەی کە لە ناو جسمایە تێک چووە ینی نەخۆشیەکە سیستەمەکەی تووشی کێشە کردووە خەرەلی خستووەتە ناو سیستەمەکەەوە لە شتەکانی تیشە وایە فەرزەن ڤایرۆسێ دەچێتە ناو سیستەمی کۆمپیوتەرەکەت تێک دەدا بامان شێوە هەر شتێک لە ناوی سیستەمێکە بوو بۆ ڕاگررتنی ئەو شتە کاتێک شتێک دەچێتە ناو ئەم سیستەمە و خەلەل دەخاتە ناو ئەو سیستەمە ئەو شتە لە کارکردنی خۆی دەخات پەکی دەخات جا لێرە بە نسبەت جسمەوە ئەوە کەسێکەیە خاوەن زانستێکی تایبەتەیە کە زانستی پزیشکیە دێت ئەم جەستە دەبێ بکاتەوە هەڵی وەشێنێتەوە یا شتێکی لێکاتاوەکووە و نەخۆشیە لە ناویا دەردێت و دووبارە بچێتەوە دۆخی خۆی ینی دۆخی ڕێکخستنی خۆی بەو شێوەیە ڕێکخرێتەوە کە بە تەبیعی ڕێکخراوە جا کێشەکەوەیە لە مۆزوعی دەرونی شوەر وەکو جسمێک وایە ئەم دەروونە هاوسەنگی خۆی هەیە وەشتانێکەن فعلەن ئەم دەروونە هەک دەخەن
وەکو چۆن شتانێکەیە جەستە پەک دەخا ئەوەی کە ئێمە بۆ جەستا وشەی نەخۆشی بۆ بەکاردێنین عادەتەن بۆ دەروون چی بۆ بەکاردێنین تاوانی بۆ بەکاردێنین گوناح و تاوان و هەڵە و ئەمانە هەموو چین هەمووی ئەو نەخۆشیانن کە تووشی دەروون دەبن نادادوەری و خراپەوە ئەو خراپانەی کە ئینسان دەیکا بەرامبەر کەسانی تر تۆ خۆتان بێنە پێش چاوتان لەو کاتێک کە تۆ شتێکی خراپت نەکردووە بەرامبەر دەوروبەرەکەت بەس کاتێک کە شتێکی خراپ دەکەی لە بەرامبەر دەوروبەرەکەت بزانە دەروونت چۆن تووشی شڵەژان و پەشێوی دەبێت چۆن دەکەویتە دۆخێکی نائارامەوە وەکو چۆن جەستت بێشێت تۆ لە ناو نائارامیای ئاوا بە هەمان شێوە دەکەویتە ناو دۆخێکی نائارامیەوە بەس وەکو وتم چۆن کۆمەڵە وەسائل هەیە کەسێک دەتوانێت بیگرێتە بەر بۆ ئەوەی ئەو ئازارەی کە لە جسمە هەیە لە بیری خۆی بەرێتەوە یعنی بەنجیکە یعنی وای لێ بکە کە ئەو ئاماژانە نێن بۆ مێشکی کە ئاماژەن بەچی بەوەی کە سیستەمەکە تێک چووە سیستەمی جەستە بێ یا دەروون تاوان بۆ دەروونیش کۆمەڵێ وەسائل هەیە وەسائلی سایکۆلۆژی کەسەکە بەکاری دەێنێ بۆ چی بۆ ئەوەی ئەو شێوەی لە دەرونیا دروست بۆ بەنجیکە نەک چاکی کاتەوە هەنی بۆ نمونە کەسێک جەریمەیەک دەکا بۆ ئەوەی لەو ئازارە نەجاتی بێ هەوڵ دەدا چی بکە هەوڵ دەدا بیری خۆی بەرێتەوە یعنی هەوڵ دەدا بە شێوەیەک سایکۆلۆژی جەتی خۆی ڕێکخاتەوە یعنی هینکات کە ئەو تاوانەی نەکردووە بەڵام ئەم تاوانە خۆی نەقش بووە لە ناوکوێە لە ناو دەرونیا یعنی ئەو تەنها دەتوانێت تاوانەکە لە ناو خۆیان چی بکە لە ناو دەرونیا بپۆشێ بەنجیکە تەمان توانای پۆشینی تاوانە ئەوەی کە ئەو نەخۆشیانەی دەچنە ناو دەروون بەنجکردنی ئەو ئێش و ئازارە دەرونیە لەوانەیە لە شوێنەکە وەکو بڵێ شتێکی ئاسان بێمە و ئینسان زۆر جار بۆ ئەوەی بمێنێتەوە ئەو ئێشە دەرونیەی کە بەهۆی ئەو شتەوە کردوویەتی وەکو بڵێ ئازاری نەداوە بتوانێت بمێنێتەوە چی دەکا هەوڵ دەدا هێنێک بیشارێتەوە یعنی بەنجیکە وەک کەسەکەش کەسانێکیش کە نەخۆش دەکەون یا بریندار دەبن یا شتێک لەوانە بەنج بەکاردێنن بۆ ئەوەی هەست بە ئازارەکە نەکەن نەک بۆ ئەوەی چاک ببنەوە تاوان بۆ چاک بوونەوە ئازارێک هەیە تۆ دەبێ خۆت قەراری لەسەر بدەیەوە ئازارە بچێژی بۆ ئەوەی ئەو نەخۆشیە تیا بێتە دەرێ تاوان کاتێک ئێمە بۆ نمونە شتێک دەخۆین جەستەمان نەخۆش دەکەوێت ئەم ئێشەی کردبەوەی نەخۆشیەکەوە ئێشمان پێدەگا ئەم ئێشە ئێمە اختیارمان نەکردووە ئێمە ئەو شتە خۆشەمان نەخواردووە بۆ ئەوەی ئێشمانە بێ باکسەوە ئێمە ئەو ئێشەی کە هەیە و دەزانین لەناو ئەم شتە خۆشە بخۆین ئێشەکەمان بۆ پێدەگات نەخۆش دەکەوین ئێمە ئەم نەخۆش کەوتنە لە یادی خۆمان دەبینەوە جا دەتوانین شتەکە بخۆین یعنی کەسێکە مادەی بێهۆشکەر دەخوا نازانێت کە جەستەیشی لێ دەکا بێگومان دەزانێت جەستەی چی لێ دەکایە یا شتانەگەیە کە دەیخوا دەزانێت سوور جەستەی و تووشی داڕزان دەکەن بەڵام لە عینی کاتیشا چی دەکا دەیخوات لەکوێوە لەوێوە کە توانیویەتی ئەو ئێشە لە یادی خۆی بەرێتەوە کە بەهۆی ئەوەوە کە خواردوویەتی وە نەخۆشی خستۆ تووشی دەبێت بەڵام ئێمە کاتێ دەچین بۆ لای پزیشکێک چارەس ئەو نەخۆشیەمان تیا دەربێنی ئەو کاتە هیچ خۆشیەک لە ئاران نییە تا کوێرمان کا بەرامبەر بە ناخۆشیەکەی
ئێمە دەبێت بە ئیرادەی خۆمان چی بکەین ئەو ناخۆشیە هەڵبژێرین کە دەبێ بیچێژین کەواتەوەی ناومان ناوە سزا ناخۆشیەکە کە تووشی ئێمە دەبێ لەم حاڵەتە دووشتەیە یا ئەوەی ئێمە خۆمان بە اختیاری خۆمان ئەو ئێشە اختیار دەکەین یا ئەوەیە ئەو ئێشە اختیار ناکەین یعنی ئەو ئازارە اختیار ناکەین تاوەکو ئەو هاوسەنگیە بگەڕێتەوە بۆ ئەو ساغیە بگەڕێتەوە بۆ دەروون یا بۆ جسم جەستە طبعا لە جەستا ئەو کەسەی کە اختیاری ئەو ئازارە ناکا جەستەی چی لێ دێ هەڵدەوەشێتەوە نەخۆشیەکە لە ناوی دەبا بامان شێوە ئەوەش کە دەرونی نەخۆشە و چارەسەری ناکا ئەویش ئەگەر وازی لێبێنێ بەرەبەرە دەرونی هەڵدەوەشێنێتەوە وەک دەکرێت کەسەکە دەرونی هەڵوەشا بێتەوە بەڵام مابێ لە ژیانە ینی بە معنایەکی تر هەڵوەشانەوەی دەرون وا ناکا کە کەسەکە لە ژیانە نەمێنێ بەڵام هەڵوەشانەوەی جەستە وا دەکا کەسەکە لە ژیانە نەمێنێ چونکە ئەوەی ڕەبتی بە ڕاگررتنی جسمەوە هەیە لە ڕاستیا ئەو منتیقە دەرونیە نیە ینی کابرا دەچێت فەرزەن دزیەک دەکا تەعادایەک دەکا ئەم شتە پێی ناخۆشە و عەزیەتی دەدا ئەم جۆرە لە عەزیەتدانی لاقەی بە چیەوە نییە بە جەستەوە نییە ینی جاری وا هەیە نەخۆشی شتانێکی دەرونی نەقڵ دەبن بۆ جەستە بەس ئەمە لە هەموو کاتێکە ئاوانە ینی دەکرێ ئەو کەسە ینی هەر فعلەن لە ڕێگەی ئەو بەنجانەی کە بۆ دەرونی دەیکا دەرونەکە تەواودا ڕزاوە بەڵام لە عینی کاتیشا کەسەکە بۆ خۆی هەر ئیشی خۆی دەکاریانی هەموو اعتمادی لەسەر جەستەیەتی ینی لەناو بۆ نمونە خۆش کۆمەڵە خۆشیەیە هی دەرونە ئەو خۆشیانە هەستی پێ ناکە و ئەو شوێنەی مردووە کە ئەو هەستانە ئەو هەستانەی کە خۆشی دەروون دروست دەکەن ئەو خۆشیانە ئین بووە خۆشیەکانی ئەو بەرەبەرە دەبنە خۆشی بایلۆژی چێشکردن لە خۆراک چێش خواردن چێشکردن لە سێکس و لە شتانێکی ترکە چێژی هەستەکی جاوای سکرال لێرە باسی دەکا لەگەڵ کالیکلیس لە ڕێگەی جەستەوە ئەم فکرەیەت ساغ دەکاتەوە کە جەستە گەر نەخۆش کەوت باشتر وایە بچێ لەو نەخۆشیە خۆی دەرباسکە کە دەشتێ ئازار دەچێژێ بەڵام ئەم ئازارە ئازارێکی ینی چەشنەکەی چاکە چەشنی ئازارەکە چاکە بۆچی چونکە جەستەمان چاک دەکاتەوە ینی لێرە ئازار و چێش ئیلاقەیان بە چاکیەوە نییە دەکرێم من بۆەوەی جەستەم چاک ببێتەوە شتێک بخۆم کە هەم خۆشیش بێت و تاڵ نەبێ خۆش بێت و چاکیشم کاتەوە ینی تامیشی لێکەم و چاکیشم کاتەوە لەبەرەوە خۆشی و ئازارەکە ئیلاقەی بە مەوزوعەکەوە نییە ئەوەی بیەوێت چاک بێت ینی جەستەی چاک بێتەوە و جەستەی چاک بێ یا دەرونی چاک بێ ئەوەی ئەمەی بێت ئەمە ئامانجی بێ ئەوەی گوێ بە ئێش و ئازارەکە نادا بۆچی چونکە ئامانجی ئەم چاکیەکەیە نەک چێژەکە چاکیە نەک چێژ تۆ کە ئامانجت چێژ بوو ئەوە ڕادەکەی لە ئازار بەڵام ئەگەر ئامانجت چاکی ئەو شتە بوو ئەوە ڕاناکەی لەوەی کە ئەو خراپیەتیایەتی دەربێنندێ کە ئازاری هەیە دەرێنانەکەی ینی لێرە بەسەوە بچیەوە بەسەوە بەوە تۆ چی ئامانجتە ئەوەی لە شتەکانە چاکە ئامانجتە یا ئەوەی کە لە شتەکانە خۆشیت پێدەدا ئامانجتە ینی چی دەکەیتە ئامانج لەو شتانەی کە بەریان دەکەوی ئەوەی کە خۆشیت پێدەدەن یا ئەوەی کە چاکت دەکەن تاوان ئەگەر ئەوەی خۆشی بوو وەکوتم میتر ئەو کاتە تۆ گوێ نادەیتە ئەوەی کە مۆزوعی چاک ئەوەی کە جەستە چاک دەکا یا دەروونت بەڵام ئەگەر مەبەست
ینی ئەوەی ئامانج بوو لە لات کە دەروونت چاک بێت یا جەستەدا و کاتە تۆ گوێ بە ئازارەکە نادەی وەکو چۆن لە ویترا گوێ بە چاکە نادەی لە میترا گوێ بە ئازارەکە نادەی ببورن لە میترا گوێ بە خراپبوونی جەستەکە نادەی لە میتریشە کە چاکە ئامانجتە گوێ بە ئازارەکە نادەی ینی تەمام ناقەشەکە ئەوە ڕۆژ بەس کە گەیشتە ئەو شوێنەی سوکرات بەرەبەرە ئەوەی بۆ ڕۆشن کردەوە کە دەرونیش ئەگەر هات و کەسێک خۆی نەگرتەوە لە ئارەزوەکانی و بۆ هۆی ئارەزوەکانیەوە گوێی نەدا بەوەی کە شتێک خراپ دەکا یا خۆی خراپ دەبێ ینی ئارەزوەکانی وای لێ کرد بۆ نمونە دزی بکە وای لێ کرد تەعەدا بکە وای لێ کرد شتانێکەیە بیکە بەمانە دەرونی نەخۆش کەوت ئەم جۆرە لە کەسیش پێویستی بەچیە ئەو کاتە پێویستی بەوە دەبێ کە عملیات بکرێت عملیاتی نەخۆشی دەروون چییە ئەو سزایەیە کە دادوەرێک دایدەنێ یعنی ئەو کاتە دادوەر پزیشکی دەروونە بەڵام پزیشک دادوەری جەستەیە ینی پزیشک دادوەری لە ناو جەستە دێنێتە ئاراوە هەر شتێک حەقی خۆی دەداتێەوە بەشانەی جەستە دادوەریش پزیشکی دەروونە نەک بەو معنایی کە ئەو پزیشکی دەرونیە سە هەیە بەس ئەو پزیشکە دەرونیە عیلاقەی بەمەوە چاک سازی دەروونەوە نیامە ینی ئەوە سایکۆلۆژیایە عیلاقەی بەوە هەیە کە تۆ یعنی ئیش لەسەرەوە دەکات تۆ چۆن لە ڕووی سایکۆلۆژی و ئیسراحەت بکەیت ئەوەندەی کارەکانی بۆ ئەوەیە کە تۆ وا لێ بکە خەیاڵە ئیسراحەت بێ لە ڕووی سایکۆلۆژیانی بەنجت دەکات کارکردنەکە جۆرەکە لە بەنجکردن لەبەرەوە ئەگەم لە حەزتان کردی بێ لە ڕێگەی قسەوە و لە ڕێگەی ینی هینەوە دەکرێمە عیلاجی سایکۆلۆژی عیلاقی ڕەبتی بە قسەکردنەوە هەیە کۆمەڵە گرێ هەیە تۆ بۆم کەسەی دەکەیتەوە وەجاری وا هەیە ئەسڵەن ئەو گرێیانە ئەم کەسە بە غەڵەت هینی کردووە تۆ ینی نەخۆشی نییە لە ئاساسەوە ینی نەخۆشی ناو دەرونی نییە بەس وای زانیوە اعتقادات وای زانیوە ئەوە ئەو شتەی کردووە لە کاتێکا نەیکردووە و بۆتە گرەیەک و دەبێ بیکەیتەوە بۆی بەس ئەم کەسە چاک بێ یا خراپ بێ پزیشکەکە پێی ناڵێ تۆ چاک بە تۆ ئاوا بە ئەمانەی پێ ناڵێ ینی پزیشکی دەرونی عیلاقەی بەوە نییە کە کەسەکە چاکە یا خراپە ئەو هەوڵ دەدا ئەو کەسە وا لێ بکە عەزابێکی دەرونی هەیە ئەو عەزابەی نەجاتی با لەو عەزابە بە هەرۆیەک بێت ئیتر خوای دەکرد بە دەرمان دەبێ بە هەر شتێک دەبێ بە شتانێک دەبێت کە ڕاز نین بەو کەسەی دەڵێ زۆر جار دکتۆری دەرونی قسە لەگەڵ نەخۆشەکەی دەکا کۆمەڵە شتی پێ دەڵێ کە ینی ڕاز نین بەڵام بۆچی بۆ ئەوەی شتێکگەیە لە یادی و کەسەی بەرێتەوە یا شتێکگەیە ینی بە معنایەکی تر مەوزوعی سایکۆلۆژیا و پزیشکی سایکۆلۆژی دەرونی پەیوەندی بەم معنایی سکرات پەیوەندی بە چاکسازی دەروونەوە نییە بۆچی چونکە دەروون بە ناعەدالەت بەستەمکاری بەمانە خراپ دەبێ وێران دەبێت لەبەرەوە کە تۆ دەچی بۆ لای پزیشکێک خۆفێریەوەت ناکە ئەم پزیشکە نازانێ عەدالەت چییە پزیشکی دەرونی عەدالەتی نەخوێندووە تا بزانێ عەدالەت ینی کەسەکە فێرکا کە عادل بێ و ئیشی پزیشکی دەرونی ئەوە نییە کەسەکە فێرکا کەسێکی ئەخلاقی بێ کەسێک بێ عادل بێ کەسێک بێ فلان شت نەکا فیسا شت نەکات نەکات لەو شتانەی کە دەیکا هەمووی عادل بێت یعنی لەبارەی عەدالەتەوە تۆ لە پزیشکێکی دەرونی بپرسی شتێکی ئەو تۆ نازانێت ئەی عەدالەت چییە مەکەوشە عەدالەت بەکاردێنین عەدالەت بە نسبەت سکراتەوە ینی هاوسەنگی دەرونی ئەی دەروون چۆن ناوسەنگ دەبێ ئێمە کاتێ دەکەوینە ناوستەمکردن و ناعەدالەتیەوە ئەو کاتە دەروون تووشی ناوسەنگی دەبێت بۆ ئەوەی هاوسەنگی بۆ بگەڕێتەوە
ئەوە دەبێ ئێمە بزانین عەدالەت چییە، حەق چییە، ناحەق چییە، ئەمانە بزانین. بۆ نمونە کەسێک کە لە مناڵی ڕووداوێکی بینیوە، ڕووداوەکە لە ناویان ماوەتەوە، تووشی نەخۆشیێکی دەرونی بووە، ئەمە عیلاقەی بە چیەوە نییە؟ ئەمە عیلاقەی بە عەدالەت و حەق و ڕاستی و ئەوانەوە نییە. ئەم تەنها ڕووداوێکی بینیوە، ترساوە و یا شتێک لە ناویان ماوەتەوە. لەبەرەوە دەروون ناسی پەیوەندی باچیەوە نییە، پەیوەندی بەم شوێنەی دەروونەوە نییە کە سکرات باسی دەکە. جا کە سکرات لەگەڵ کالیکلیس باس لەوە دەکات، دەڵێ ئەی باشە دەرونیش بۆ ئەوەی هاوسەنگ بێتەوە پێویستی بەوە نییە کە ئەویش سزای خۆی وەرگرێ، ینی ئێشی پێ بگەیەندێت، ئێشێکە چاکە، ینی چەشنی ئێشەکە چاکە، چونکە بۆی چەشنی ئێشەکە ینی ئەگەر ئەو ئێشە قبول نەکەی تۆ ئەو دەروونە چاک نابێتەوە. ئەڵێ با ئەی دەڵێ ئەگەر هاتوو ئێشەکە بردمانە لای کەسێک، ئەو کەسە ئەو ئێشەی پێگەیاند، ئەوە معنایەوە نییە کە سزای دەدا. هەلێرا تاوان کالیکلیس ڕادەوەستێ نایەوێ ئەوە ساخ کاتەوە کە کەسێک ناڕەوایەتی کرد، کەسێک ستەمی کرد، ئەوە باشە بچێت سزاکەی بچێژێ، نەک ئەوەی کە سزاکە گوناحەکە هەڵگرێ لەگەڵ خۆیان. چونکە ئەو لە پێشتر وتوێتی ئەو کەسە ستەمکار خۆشبەختە، ستەمکاریش کێیە، ئەو کەسەیە کە کەس ناتوانێت سزای بدا. بەس کالیکلیسەوەی بیرچوەتەوە کە ئەم ستەمەی کە دەیکا لە ناوەوە دەرونی چی دەکا، وێران دەکا، و ئەم کەسە پێویستی بە چارەسەرە، بەڵام خۆی ئەو شوێنەی فرامۆش دەکا، بەنجی دەکا، لەبەرەوە هەست ناکا کە پێویستی بە چارەسەرە. ئەی سزا چییە؟ سزا ئەوەیە کە کەسێک لە عەدالەت دەزانێت بێت چی بکە، بێ ئەم دەروونە هاوسەنگ کاتەوە. ئەی ئەوەش چییە؟ ئەوەش ئەویش سزادانە. ئێمە سزادانمان ڕەبط کردووە بە ئێش و ئازارەوە. بەڵام لەبەر ئەوە لە پزیشکێکە لەوەی جەستا ئێمە لەبەر ئەوە حسابمان بۆ چاکبوونەوەکە کردووە، کەس ناوی ناوە سزادان، کەس وتوێتی بڕۆ بۆ لای دکتۆرێ تا سزای خۆت وەرگری، و تۆ لێرە سزادان نییە. جگەر لەوەش کە سزادان نییە، یعنی تۆ لێرە ئەوەی سزاکە وەردەگرێت کێ؟ ئەوەی ئێشەکەی پێدەگات جەستەتە. لە کاتێکا تۆ خۆت بوویتەتە سەبەبی ئەوەی کە ئیرادەی تۆ بووەتە سەبەبی ئەوەی ئەو جەستەیە نەخۆش پێوێت. خۆی ئەگەر سزا بدرێ دەبێت چی سزا بدرێ؟ ئەگەر سزا ئەوە بێکە دەبێ ئیرادەکە سزا بدرێ، نەک جەستەکە. دەبێ ئەو ویستە سزا بدرێ کە وای کردووە کە ئەو شتە بخوا، چونکە ئەم بە اختیاری ئەم بە ویستەکە اختیاری کردووە بیخوا. ئەگەر ئەم ویستە نەبوایە ئەو نەیدەخوارد. کەواتەوەی تاوانبارت کێیە؟ جەستەکە نییە کە نەخۆش کەوتووە، ویستەکەیە کە ڕێگەی داوە ئەو نەخۆشیە بێتە ناو جسمەکەوە. لە مەوزوعی طبعا ئەو کاتەکە نەخۆش کەوت لە لایەکی شەوە، لە ڕاستیە ئەم ویستە سزا دەدرێ بەنسبەت هینەوە، لە لایەکەوە جەستە سزا دەدرێ، لە لایەکی شەوە ویست سزا دەدرێ. بۆچی ویست سزا دەدرێ؟ چۆن سزا دەدرێ؟ ئەگەر ویست ڕەبط بێ بە حەزەکانەوە، حەز و ئارەزوەکانەوە، ئەوە فعلەن سزا دەدرێ. یعنی خۆی دەمەوێت سزا نادرێ، ئەوەی کە دەڵێ دەمەوێت، ئەوەی کە دەڵێ حەز دەکەم سزا دەدرێ. حەز دەکەم لە شتێک و لەگەڵ شتێکم دەوێت دووشتی جیاوازم. یعنی هەر لێرەشا وا دەکا ئیرادەکە سزا نادرێ، بەڵکو چی سزا دەدرێ؟
ئەوە سزا دەدرێت کە ئیرادەکەی وا لێ کردووە ڕێگە بدا ئەو شتە خراپە بێتە ناو جسمەکەەوە. ئەی ئەوە چییە کەوا دەکات لە ئیرادە سەیتەرە لەسەر ئیرادە دەکات بۆی ئەو شتە خراپە بێتە ناو جسمەکەەوە. ئەوە ئارەزوەکانە. کەواتە ئارەزوەکان ویستیان ناچار کردووە کە ئیرادەی ئەوە بکە ئەو شتە بخوا کە ئەم شتە نەخۆشی تایە لەگەڵ ئەوەی کە خۆشی لێ دەبینێ جەستەکەش نەخۆش دەخات. ئەی ئەم نەخۆشە چۆن سزا دەدێ؟ بەوە سزا دەدێ دکتۆر ئەو پزیشکە پێی دەڵێ بۆی دیاری دەکا حەزی لە خواردنەکە، بەڵام ئەو خواردنە بۆ ئەو نەخۆشیە بەیاز دەکات لە جاتی ئەوەی کات، ینی نەخۆشیەکە زیاتر تەشەنە پێ دەکات. ئەم بۆی نییە ئەو خواردنە بخوا. بۆی نییە ئەو خواردنە بخوا چییە؟ ئەوە سزادانە. ینی ئەوە سزایە کاتێک کە ئەم کەسە لەسەر سفرەیەک دانیشتووە خۆشترین خواردن دانراوە، بەڵام ئەو حەزیشی لێ دەکاو بەڵام بۆشی نییە بیخوا. ئەوە سزایە، ئەوە بەستنەوەیە. ئەمە زان وەکوشی وایە وەکو وایە تاوانبارە کراوەتە ناو زیندان حەز دەکا بچێتەوە ناو کۆمەلگا و خەڵکەکە ببینێ، بەڵام ڕێگەی لێ گیراوە فەرزەن ماڵ و منداڵەکەی ببینێ یا شتانێک ببینێت تێکەڵ بە شتانێک بێت. لە کاتێکا و تێکەڵیە بۆ ئەو چی تایە؟ خۆشی تایە. هەلێرە ئەوەی کە ئەوەی سزا دەدرێ ضرورەت دیاریکەین. وەکو وتم یەکەم جار ئێمە وا دەزانین جەستەکە عەقی سزادانی هەیە، چونکە جەستەکە نەخۆش کەوتووە لە کاتێکات جەستەکە خۆی سەبەبی نەخۆشیەکە نییە. ئەی چی سەبەبی نەخۆشیەکە؟ هەست دەکەین ئەو ئیرادەیە سەبەبی نەخۆشیەکەیە کە ئەو شتەی داوە بە جەستەکە، یانی شتەکەی خواردووە. دواتریش کە زیاتر دەڕۆین سەر دەکەین ئیرادەکەش تاوانبارەکە نییە. ئەی تاوانبارەکە کێیە؟ ئەو ئارەزوانەیە کە ئێمە هەمانە بۆ شتەکان، یعنی ئەو کونەیە کە لە کوپەکە بووە، ئەوەی کە دوات پێشتر وەکو ڕەمزی کوپێک سکرا دوێنای کردەوە کە ئارەزوەکان ئارەزوو لە ناو کوپێکایە هەر کونێکی تێدەکەی جۆرەك لە ئارەزوێک لە ئارەزوەکان دەتەقێتەوە داوای هەیە لە تۆکە بچی بەدەمەوە. جا ئەلێرە کاتێک کە ئارەزوەکان تاوانبارن و فعلەن پزیشکەکەش لە شوێنەکە چی دەکا؟ ئەوەی کە عقوبەی دەدا ئارەزوەکانن. ویست نییە ئارەزوەکانن. بۆچی؟ چونکە ویست وەکەوە وایە کەسێک بە شمشێرێک کەسێکی کوشت بێ، ئەم شمشێرە تاوانبار نییە، چونکە ئەم شمشێرە وەسیلەی تاوانەکەیە. بەڵام تەبان لێرە ویست لەو شوێنە تاوانبارە کە ئارەزوەکان سەیتەرەیان لەسەر کردووە، یعنی ویستیان لێرە تەبان نەفی کردوێتەوە. ئەلێرایتر ویست لە ڕاستیا وجودی نییە. یعنی کاتێ ئارەزوو ویست داگیر دەکا، ئیتر ویست وجودی نییە، چونکە تۆ کە حەزت لە شتێک کرد ئیتر ناتوانی نەچی بەدەم شتەکەەوە، ینی اختیار نامێنی، دەکەوێتە ژێر جەبرێک. ئەو کاتە ئیرادەت نەفی دەبێتەوە. ئەی بۆ ئەوەی ئەم ئیرادە حازر بێ، کەواتە لێرە ئیرادە مشارەکە ناکە. ئیرادەی ئینسان ئەسڵەن دەکشێتەوە، کەواتە سزاکە هی ئیرادە نییە. بۆچی؟ چونکە ئیرادەیەکی ئازادە کە تۆ وتت کەوتیتە ژێر جەبرێک، ئەو کاتە چییە؟ ئەو کاتە شتێک بە ناوی ئیرادە نامێنێ. ئیرادە هی ئەوەیە کە ئازادە، یعنی ئیرادەیەکی ئازادە. یعنی تۆ خۆت بەبێ هیچ کاریگەریەکی دەرەوە
بەبێ ئەوەی هیچ فشارێکە بێت لەسەر شتێک اختیار دەکەی یا اختیاری ناکەی. بەڵام کاتێک تۆ بەهۆی ئارەزوەکانەوە ئەم شتە ناچار بووی ئەوە اختیارکەی، ئەو کاتە ئیرادە لەویا چییە؟ لەویا وجودی نییە. یعنی بە معنایەکی تر ئەمە هەمووی لەسەر حسابی چی بووە؟ حسابی کشانەوەی ئیرادە بووە. یعنی ئیرادە لێرە نەفی دەکرێتەوە، ئیرادە اختیار نامێنی. ئێستا کەسێک کە مدمنە بە مادەیەکی هۆشبەر ئیتر لە دەستی خۆیان نامێنێ، یعنی اختیاری نامێنێ کە ئەو ڕانەکا بە شوێن ئەو مادە هۆشبەرە. هێزێک پاڵی پێوە دەنێ، قدرەتی ڕاگررتنی ئەو هێزەی نەماوە، یعنی ئیرادەی نەماوەکە خۆی ڕاگرێ. بۆ نمونە خۆی ڕاگرێ چی بکە؟ من ناچم بۆ ئەوەی کە پاڵم پێوە دەنێ ئەمە، ئەگەر مردبم، یعنی ئەگەر لە ناویش چوو بم ئەوە هەر ناچم. بۆچی کاتێک کە تۆ کەم کەسە مدمن دەبێ بەو هینە، ئەوەی کە لە ناویا پاڵی پێوە دەنێ بۆ ئەوەی بچێ ئەو جارێکی تر ئەو مادە بێ هۆشکەرە بخواتەوە، ئەوە چی لێ دەکا؟ ئازاری دەدا، ینی تهدیدی دەکا بەچی؟ بەوەی کە دەتکوژم. ئەگەر نەچی ئەوە بیانی وەکو ئەگەر نەچی ئەو مادە بێ هۆشکەرە جارێکی تر بخۆیتەوە ئەوە دەتکوژم. بەڵام کاتی ئیرادە لەوێ حازر دەبێت دەڵێ چی؟ دەڵێ ئەگەر بشم کوژی من ناچم. تەبەن لێرە هەست دەکەم تاوانە گەورەکەی کە دەکرێت لێرە ئینسان دەیکات. لە ڕاستیە تاوانە گەورەکە خواردنی ئەو شتە نییە کە جەستە نەخۆش دەخات. تەنانەت ئارەزوەکانیش نین کە پاڵ بە ئینسانەکەەوە دەنێت، چونکە ئەمانە ئەگەر ئێمە بە تاوانبارەکە ئەمانە بن، یعنی ئەو کاتە نەدەبوا هەبن، یعنی شتێکی نەعادلانەیە کە ئێمە ئەو ئارەزوانەمان هەیە، نەعادلانەیە، چونکە بە سروشتیە نەمانە شتانێک نین ئێمە لە ناومانە نەبن، چونکە لە ناومانە نەبن چۆن پاڵمان پێوە دەنێن بەرەو ئەو شتە. ئەگەر گەروا بێت دیارە ئەو هێزەی کە ئینسانی دروست کردووە فێڵی لێ کردووە. ئەم شتانەی لە ناوادانەوە وەنا بۆ لە ناوێداینەوە. ئەوەی تاوانەکەیە نەفیبوونەوەی ئیرادەیە، کوشتنی ئیرادەیە. و ئینسان کاتێک ڕێگەت دەدا ئیرادەی نەمێنێ بکوژرێ، ئەمە تاوانە گەورەکەیە. چونکە کە ئیرادەکە نەما ئیتر تۆ جەبرێک دروست دەبێ. ئەوە وەکو خۆی وەکو ڕێک قانونێکی سروشتی هە، وەکو هەر شتێکی تر کە هەیە جگە لە ئینسان بۆ خۆی نەخۆش دەکەوێت و دەمرێت و تیا دەچێت. یعنی لێرە ئەوەی تاوانە لێرە ئینسان دەیکات کوشتنی ئیرادەکەیە، نەهێشتنی ئیرادەکەیە، نەفیکردنەوەی ئەو ئیرادەیە کە ئەو ئینسانە پێی ئینسانن. و ئیرادەش جێبەجێکاری فرمانەکانی حەز و ئارەزوەکان نییە. یعنی ئیرادە ئەوە نییە کە حەز و ئارەزوەکان چونکە ناچاریان کردی تر ئیرادە نییە. لەبەرەوەی ئێمە دایما شتێک کە حەزمان لێیە لەگەڵ شتێک کە دەمانەوێت ئێمە تێکەڵی دەکەین. زۆر شت هەیە تۆ حەزت لێیە بەس دەڵێی دەمەوێت، لە کاتێکە تۆ حەزت لێیە دەمەوێت، هوشیارێکی گەورەی لەگەڵایە. دەمەوێت هەموو شتەکان ڕۆشن بوونەتەوە، بەل لە ڕۆشن بوونەوەیان دەمەوێت وجودی نییە. دەبێ ئەم شتانە ڕۆشن ببنەوە، ئینجا تۆ دەتەوێ یا ناتەوێ. و هەتا ڕۆشن نەبنەوە تۆ ناتوانێت، اختیار نییە. تۆ اختیاری چی دەکەیت؟ بەڵام ئارەزوەکان
ئەمەیان نییە ئارەزوەکان ئەم پێویستیان بەم ڕۆشن بوونەوەیە نییە ینی فعلەن ئارەزوەکان ئەو بەشە گێلەی دەروونن کە پێشتر سوکرات ناوینا بەشە گێلەکە بەشێکی تری ئیرادەیە ینی کەواتە کێشەکە ئەمە لەکوێیە لە ئیرادایە نەفی بوونەوەی ئیرادە هەر ئەوەشە کاتێک کە تۆ شتێک دەکەی ئەگەر نەزانی ئەمە تاوانە کە دەیکەیت ینی بە نەزانی بیکەیت تۆ ناتەوێت کەسێک بکوژی بەڵام لە دەستت دەردەچێ و دەیکوژی ئەمە لەبەرەوەی شتێکی ناڕوونە ئیرادەی تۆ تایە وجودی نیە لێرە ینی ئەمە شتێک ڕووی داوە لە دەرەوەی ئیرادەی تۆ ینی بەبێ ئیرادەی تۆ شتەکە ڕووی داوە کە بەبێ ئیرادەی تۆ ڕووی داوە کاتە چییە؟ ئەو کاتە نابێتە تاوان ینی نابێتە نەخۆشیەک لە ناو دەروونە بەڵام شتێکی بچوو کە تۆ دەزانی خراپە و بە ئیرادەی خۆت دەیکەی ئەمەیان دەبێتە چی؟ دەبێتە نەخۆشیەک لە ناو دەروونە جا لێرە هەموو ئەمەم بۆ باسکرد بۆەوە باسکرد کە ئەوە ڕۆشن کەمەوە باشە بۆچی ئێمە بە تەنگ جەستەمانەوە دەچین و بۆ ئەوەی جەستەمان ساغ بێ هەموو ئێش و ئازارێک قبول دەکەین تەنانەت قبولی ئەوە دەکەین ناچی پارەمانەیە بیبەخشین تاوەی جەستەمان چاک بێتەوە کەچی بۆ چاکبوونەوەی دەروونمان ئیستعدادی ئەمەمان نییە ئەمە ئەسلی پرسیارەکەیە چۆن جەستا پێویستی بەوەیە پارە سەرفکەی چاک بێتەوە دەرونیش لە هەندێک شوێنە پێویستی بە سەرفکردنی پارەیە سەرفکردنی پارە لە نەهینانە لە دکتۆری نەفسیە لە حەبوو دەرمانیەوەی کە بەنجت دەکەن و هێورت دەکەنەوە لەمانە لە بەخشینە ینی بەخشینی ئەوەی کە هاتە بۆ ئەوەی دەروونت لەو نەخۆشیە دەرچێت ئەمە لەما کەس ئامادەیتیان نییە بەس ئامادەی تایە فەرەزەن ببەخشێ نەک بۆ ئەوەی دەرونی پاک بێتەوە بۆ ئەوەی لەو دنیا کۆشکێکی بدەنێ ینی وەکو گرینێک ینی کاسبیکردنێک کاتێک کە تۆ ئەمە دەدەی بۆ ئەوەی لەو دنیا شتێک بدەنێ دەرونت پاک نابێتەوە چونکە ئەمە خۆی هی ئەوەیە کە دەرونت پاک بێتەوە لە ڕێگەی ئەم بەخشینەوە چونکە ئەمە بەخشین بەبێ مقابلە بەخشین شتێک نییە تۆ لە مقابلی شتێک دەیبەخشیت بۆی شتێکت بدەنێ ئەمە شتێکە دەبێت بیخەیتەوە شوێنە تاوەکو شتێکگەیە لە ناوتە لە ناو دەروون تا ڕوو بدە بۆ نمونە بۆ هۆی دەستگرتنت بە پارەیەکەوە تووشی زۆڵمێک لە کەسێک بوویت بۆ ئەوەی تۆ لەو نەخۆشیە کە لێرە تا دووز بە دەبێت چی بکەیت دەبێ ئەم پارەیە کە وەکو نەخۆشیەک لکاوە بە دەروونتە لێکەیتەوە جاری وایە لەکردنەوەکەی ئەوەیە تۆ هەر ئەمووی بەری بیست یا ئەشقاتەی پێوەنی ینی شتێکە دەبێت بیدۆزیتەوە بیکەیت بۆ ئەوەی ئەمە لە ناو تا بێتە دەرێت چونکە بەهۆی ئەمەوە تۆ چیت کردووە تۆ وعدەکەت داوە وعدەکەت شکاندووە تۆ درۆیەکت کردووە تۆ فلانت کردووە تۆ کۆمەڵە شدەیە کردوتە ئەمە تەوان لێرەوەیە مشکلەی کاری کلیس ئەوەیە قبولی سزادانی بۆ جەستە هەیە کە نەخۆش دەکەوێت بەڵام قبولی سزای نەخۆشکەوتنی دەروون ئەمەیان قبول ناکات ئەوەی تووشی ناعەدالەتی دەبێت تەوانەوی تریان تووشی ناعەتیدال دەبێت یعنی جەستە هاوسەنگیەکەی کە تێک چوو نەخۆش دەکەوێت بۆچی چونکە شتێک دەچێتە ناو سیستەمەکەەوە سیستەمەکە تێک دەدا لە ناو دەرونیشا سیستەمێک هەیە ئەمەیان نادادوەری تێکی دەدا
ناهاوسەنگی یعنی کە دەروون دادوەر نەبوو دادوەرانە نەبوو شتەکانی ناو دەروون ئەو گیانەی لە ناو دەروونایە جیهانێکی دادوەرانە نەبوو و تەسەوراتمان بۆ ژیان و بۆ دنیا و بۆ ئەوەی کە هەیە دادوەرانە نەبوو ئەوەی تر ئێمە ئەو گیان بین و تەسەورات و دەروونەمان چیە لە حاڵەتی فەوزا و پشێوی و ئەوە نایە بۆیە دادوەری هاوسەنگی دەروونە وەکو چۆن هاوسەنگی جەستەش دادوەری جەستەیە ئۆکۆی کەوتمان پزیشکی دادوەری جەستەیە دادوەریش پزیشکی دەروونە ئەمەش کاتێک کە ئێمە دێن مقارنە لە بینی ئەم دوانە دەکەین ئەمە ڕوودەدا بەس لەبەر ئەوەی دەروون زۆر شاراوەیە لە کاتێکات دەروون شتە گرنگەکەیە لەناو ئێمە جەستە گرنگەکە نیە دەروون گرنگەکەیە بەڵام ئێمە کەمترین ئێتیماممان بەچی هەیە بە دەروونمان هەیە ینی ناچین بەلایەوەکە هەم ئاهەنگەکەی بپارێزین گوێمان لێ نیە یعنی وەکو چۆن کەسێک گوێی لە جەستەی نییە بە هەزار شتیا دەدا گوێی لێ نییە وەکو چۆن کەسێک گوێی لێ نییە هەموو شتێک دەخوا بەس لەبەرەوەی حەزی لێ دەکات گوێی لەوە نیە جەستێکی لێ دێ ئێمەش دەروونمان بە یەک دنیا شتا دەکێشین و یەک دنیا شتی توش دەکەین بەبێ ئەوەی گوێ بدەینێ و ئالیەتی سەیرسەیریشمان هەیە بۆچی بۆ ئەوەی ئەو ئاماژانەی کە لە ڕێگەی ناڕەحەتی دەرونیەوە دەروون دەینێرە بۆ ئێمە تا چارەسەری بکەین ئێمە میکانیزمی سەیر و سەمەرەمان هەیە بۆ ئەوەی ئەو گڵۆپە سوورانە بکوژێنینەوە بۆ ئەوەی چی نەکەین ینی ئەمە نەدرێت بە مێشک و ئێمە ئاگادار بین بەوەی کە هەیە ینی ئالیەتی سەیر هەیە ئینسان دەیدۆزێتەوە بۆچی بۆ ئەوەی دەرونی ئەو ئاماژانە ئینکات قەتعی ئەو ئاماژانە بکە کە بێن بۆ مێشک ئەمانە کە قەتعیش بوونە و کاتە کەسەکە ینی ئێشەکە لە ناویایەتی بەبێ ئەوەی هەستی پێ بکە ینی ئێشەکە هەیە بەبێ ئەوەی بەبێ هەست پێکردنەکەی خۆی ئێش چییە ئێش نەمانی هاوسەنگەکەیە ئێمە هەست بەم ناهاوسەنگیە دەکەین ئێشەکە دروست دەبێت ئێمە دەتوانین هەستکردن بە ناهاوسەنگیەکە لابین بەڵام ناتوانین چی بکەین بەمە هاوسەنگیەکە لا ناچێت ئەمە وەکەوە وایە من چاوم بنوقێنم ئیتر وابزانم مادام چاوم نوقاند هیچ نابینم ئەو کامێرایە لەوێنە ئەمە وەکەوە وایە مادام من ئاوا ئێستا چاوم داخستووە کەواتە لەم ژوورانی کەواتە ئەوەی لە دەرەوەم هەیە نییە هەستکردنیش بە ناهاوسەنگی دەروون هەست نەکردن ینی وا بکەی کە هەستت داخی لە بەرامبەر دەروونە ڕێک وەکەوە وایە ینی تۆ خۆت وا لێ دەکەی کە ئەو شتە نییە و ئەوانەی کە لەو هینا زیرەکن ئەوەن ینی قودرەتی ئەوەیان هەیە کە ئەو درۆ گەورەیە لەگەڵ خۆیان نابکەن ینی هەست بکەن ئەو شتیان نەکردووە نەک هەر هەستیان ڕاگرن بەرامبەرکردنی واش هەستکەن کەنیان کردووە کە وا بوون ئەم کەسە لە دەرەوە لە دۆخێکی زۆر تەبیعیایە تۆ کەس هەستی پێناکە کە کەسێکە شتێکی وای کردووە و ئەمانە ئەم جۆرە لە کەسی تر فعلەن کەسێکە لە دەرەوە ساغە بەڵام لە ناوەوە وێرانە سکرات تاوان پێی دەڵێ باشە کارێک کریس تۆ پێدوانی ئەم سرازدانە باشتر بێ بۆ دەروون تا ئەو هەڵپەکردنەی کە تۆ باسی دەکەیت کاڵپە بۆ هەموو شتێک بکەیت ینی تاوەکو کوپەکان پڕ بن لە کونەوە و دایما و چێژە جیاجیایانەیان لێ بێتە دەرێ هەر کوونێکت تێکرد چێژێکی
چێشکردن لە شتێک دروست دەبێت ئیتر چێشکردنەکەش دروست بوو دەبێتە عادەت لە کاتی خۆیان ئەمە داوای دەکاتەوە بچی بۆی بێنی ئەمە کالیکلیس دەڵێ سکولات نازانم دەتەوێت چی بڵیت پرسیار لە لایەکێکی تر بکە ئەمە تەبان لەبەرەوە مەوزوعەکە پەیوەندی بە دەروونەوە هەیە